ئێمە نزیکەی 800,000 فەرمانبەر ناوی گەڕابووتەوە سەرۆکات شارەوانمان بە سوپاسەوە لە دوای بەرگاری جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی دوای 16 ساڵ بڕیاردا کە زەوی جارێکە بەسەر فەرمانبەراندا دابش بکرێتەوە. ئێمە ئێستاکە دەتوانم دوای لەو 800,000 نزیکەی 29,000 پارچە زەویمان دابش کردووە و بەردەوام دەبین تاکو یەک فەرمانبەرمان لێت لۆیە هەڵدەمەوێت دڵنیای بدەینە فەرمانبەران ئێمە تیمەکانمان بەردەوام کار لەسەر دەکەن تاکو یەک فەرمانبەرمان بێت لەوەی سودمەند بێت لە بڕیار. ئێمە وەکو باسم کرد 800,000مان هەیە 29,000مان دابش کرێ بە 4 قۆناغ هەوڵ دەدەین لە ئایندێکی زۆر نزیکدا قۆناغش کەش بکەینە بسێتە بواری جێبەجێکردن. لۆ ئێمە وەکو باسم کرد ئەو زەویانە لە ڕووی یاساییەوە کوژانەوە و دیاریکردنی حەقی خاوەن مافەکان ئەوانەی گرێبەستیان هەیە یاخود ئەوانەی مافی ڕەفتارکردنیان هەیە دواتریش ئەوەی دەمێنێتەوە دابەشی دەکەین بەسەر فەرمانبەراندا. لۆیە وەکو باسم 29,000 دابش کراوە ئەو کیتریش بەردەوام کات ئێمە لۆیە لە ڕابردوودا بە کارتمان دابش کردووە توێبینین لە کاتی بەناوکردن کۆمەڵێک کێشەی گرفتی کۆمەڵایەتی بووینە یاسایی بووینەوە لۆی بڕیاردراوێ کار دابش ناکرێتن بەڵکو وێنەی تۆماریان یەکسەر بەناو دەکرێتن. ئێمە تیمەکانمان بەردەوام ئەوەی وەکو باسکە لە ڕووی هونەریەوە ئامادەکردنی نەخشەکان لە ڕووی یاساییەوە ئیفرازکردن و بەناوکردنی زەویەکانە بە ناوی سەرۆکاتی شارەوانی هەولێر دوایە بەناوی بەوەی بتوانین بە ناوی فەرمانبەران بکرێن. ئەو ڕێکارانەش بەردەوام ئینشاڵڵا هەوڵ دەدەین لە هەندێکی نزیکدا دەست بە تەملیککردنی ئەو بەشەی بکەین کە بە قۆناغی یەکەم زەویان وەرگرتن. گرێبەستەکانیش زەوی وەردەگرن. ئێمە بەپێی زانیارەکان ئەوە سوپاس دەتوان بنێن بە ناوی فەرمانبەرانی هەموو گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی جەنابیان بکەین بۆ دەرچوونی ئەم بڕیارەش بەڵام تاکو ئێستا بە شێوەیەکی فەرمی بەدەستمان نەگەیشتەوە بە دڵنیاییەوە هەم شێوەی فەرمانبەرە هەمیشە یەکەن ئەویش بە هەمان شێوە ڕێکارەکانی پڕکردنەوەی فۆرمە و بینیکردنیان لەوە ئەنجام دەتێتن دوای ئەوەی بتوانین ئێمەش زەویان بۆ بەداگرێت. بڕیارەکە دراوە بۆ گرێبەستەکان ئەوەی وەکو پێی زانیارەکان دراوە بەڵام هێشتا بە شێوەیەکی فەرمی بەدەستمان نەگەیشت.